دوور بگرین لە قسەی زۆر و قیل و قال، دوور بگرین لەوەی پارەمان بە زیان سەرف بکەین لە خۆڕایی، دوور بگرین لە پرسیاری نابەجێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله كره لكم ثلاثا، خوای تعالی سێ شتی حەز لێ نییە و حەزەکە ئێوەش نەیکەن. قیل و قال، فلان وای وت فلان وای کرد، یەکسەر ئەمە لە فەیسبووک و لە تیکتوک و لە ئەنستەگرام و لە ئەوانە هەمووی ئەمە زۆر زۆرە، زۆر زۆرە، یعنی زۆر زۆرە لە ڕێگای مۆبایل و ئەمانە زۆرە کرێ. قیل و قال بڵاوەکەنەوە. جاری وا هەیە کابرا ئاگای لە خۆی نییە، هەر لە ناو حزبێکە، هەر لە ناو دەسڵاتێکیە، کار بەدەستێکە، هەر شتێک، هەر ئاگای لە خۆی نییە بە ناو شتێکی بڵاوەکەنەوە. ئەم ئەیدا بە ئەو، ئەوەیدا بە ئەو، ئەوەیدا بە ئەو، بەس لەبەرەوەی جەماوەر بێنێ بۆ پەیجەکەی خۆی. ئەمە کارەساتە خۆشەویستەکانم، کارەساتە، ئەمە قیل و قالێکی ناشەرعیە. اینجا پارە سەرفکردن، پارە بە فیڕۆدان، خەڵکانێکەیە پارەیەکی زۆر بە فیڕۆدەن لە ڕێگای ئامانەوە، لە ڕێگای مۆبایلەوە، لە ڕێگای ئەم بەرنامانەوە، ئەنتەرنێت و ئەوانە، و هەروەها زۆر پرسیارکردنیش ضرور نییە. هەنێ شت هەیە زۆر ضرور نییە پرسیار مەکە. حەق قسەکردن براینە، ئەگەر شتێک زۆر پێویستی نەکە قسە مەکە، بە تایبەت لەم زەمانەی خۆمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ها زمانی خۆی ئەگرێ، وتیان ئەی پێغەمبەری خوا بۆ لەسەر زمانیش محاسەبە ئەکرێن، فەرمووی زۆرینە ئەو خەڵکە کە ئەڕۆنە جەهەنەم بەهۆی زمانیانەوە، بەهۆی زمانیانەوە، ئەبێ ئاگادار بی. کاتی قسە ئەکەی لە ڕێگای مۆبایل و هەر شتێک و تۆزێ دەنگت با نزم بێ، معتەدیل بێ، معتەدیل. ئەوەنە نزم نەبێ کابرا تێنەگا، ئەوەنەیش بەرز نەبێ گوێی کابرا بێنیتە ئێش. بە تایبەتی دەنگ بەرزکردنەوە لەگەڵ باوکە، لەگەڵ دایکە، لەگەڵ ئەو کەسانەی کە مامۆستایەکی ئاینیە یان عالمێکە یان پیاوێکی گەورەیە، ئەبێت تۆزێ بە ئەدەب و قسە بکەی و دەنگت کەسکەیتەوە. فێڵ نەکردن لە یەکتری، تەسەوڕەکەن خەڵکێ پیاوە بە ڕێگای هەندێک بەرنامە دەنگی خۆی کاتە ژن تەلەفۆن بۆ کەسێکەکە و خۆی کاتە ژن لێی و خۆی کاتە کچ لێی لە ڕێگایەوە، مەسەلەن بۆ نمونە هەندێک شتی لێوەرەگرێ بۆ ئەوەی زەلیلیکە یان هاوڕێیەتی بۆ ئەوەی گاڵتەی لەگەڵاکە، بە شەرتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لعنەتی کردووە لەو کەسانەی کە ژن خۆیان ئەکەنە پیا و یا پیاون خۆیان ئەکەنە ژن. سەدەها فەیسبوک هەیە، سەدەها پەیج هەیە، کوڕە خۆی کردەتە کچ، بۆ ڕاوکردنی کچی خەڵک، بۆ ڕاوکردنی کچی خەڵک. ئیتر بیری لای ئەوە نییە کە خۆشی خوشکی هەیە و ڕاوەکرێ، ژنی هەیە ڕاوەکرێ. سەدەها پەیج. طبعا کەسی عاقڵ ئەزانێ ئەمانە ئەم پەیجانە هی کچن نین، هین کوڕن، بەڵام خەڵکەیە نازانێ. پیاوی بە تەمەنی وا 60 ساڵان، 65 ساڵان، 70 ساڵان، یەکێ خۆی کاتە کچ لێ و ئەم کابرا 70 ساڵە فەقیرە چوزانێ، کچێکی 20 ساڵان و 25 ساڵان خۆی کردێتە ئەوە، ئەی خەڵی خەڵەتێنێ و ئەنواع قسەی پێکا لەوە چێ ڕوو تیشەکاتەوە و ڤیدۆش ڕسمی خۆشی بۆ ئەو کچە ئەنێری عەلە ئەساس بۆ کچێ ناردێتی، بەس لەوەدا بۆ خۆی دەرەکەوێت کچ نییە و ئەمجا داوای پارەی لێکات، داوای دەفتەرێکی لێکات، 2 دەفتەر 3 دەفتەر، هەتا کابرایەک ئەناسم من داوای 25 دەفتەریان لێ کردووە و تێتی ئەگینا ئەم فیلمەتە بڵاوەکەمەوە، ڤیدۆکەت بڵاوەکەمەوە، ترکەیفی خۆتە. کابراش ئامادەیە، چونکە دەوڵەمەنە، ئامادەیە پارەیەکی زۆر بدا بەس نەجاتی بێ، حەیای نەچێ، ژن و مناڵەکەی پێی نەزانن. چی کارەسات کە برا بەڕێزەکانم، ئەبێ ئاگامان لە خۆمان بێ. بەڕاستی ئافرەتان کاتی قسە ئەکەن لەگەڵ خەڵکە لە مۆبایل و ئەمانە بێ دەنگیان کسکەنەوە، ناچار نەبێ پەیوەندی بە پیاوەوە مەکە، حتا با مەلایش بێ. تەلەفۆن بۆ من مەکەن، تەلەفۆن بۆ هیچ مەلایەکی تر مەکەن. تۆ پێویستت نییە دەیەها مەلای ئافرەتیش هەیە، ئافرەت با تەلەفۆن بۆ ئافرەت بکە، پیاویش تەلەفۆن بۆ پیاو بکە. هیچ ضرور نییە تۆ پەیوەندی لەگەڵ کەسێکە دروستکەی کە حرامە. زۆر جار ئەوە سەرکێشیە بۆ گوناح، بۆ تاوان. ئافرەت وا هەیە دەنگی خۆی دەنگی نەوعەکە، ئەوەی ترشە دەنگی خۆی نەکاتەوە، تەلەفۆنەکە بۆ یەکێ ئەرێ براکەم و نازانم چیەکەم و دەسەکاتە ئەنواع و ئەشکاڵی خۆی مەلەفی خۆی ئەخوێنێتەوە. تەسەوڕەکەن حتا باسی بینی خۆی مێردەکەی ئەکا بۆ خەڵکی تر، ئەویش تەزیلێکا و جوان دوایی بەکاری هێنێ. زەلام هەیە بە ناوی شێخەوە، بە ناوی دوعاکردنەوە، خەڵک هاتووە بۆ لای ئەویش هەڵی خەڵەتاندووە و تەسویری کردەوە بە خۆی نەزانیوە، دوای ئەوە زەختی لێ ئەکا ئەڵێ ئەگەر ئەوە نەکەی
طبعا لسرتها ولا بارا ودسي فيها داوي باري ليكا داوي دوغلاي ليكا داوي او عليم جا رسم كان بلا كما قلت داوي مانگي كي ترى اگر 4 گلام بو نيري ام جا زياتر يتر او جنيان او كچفيري زيكا كابرايك برپرسكي بسيطه كچكي هفتا گلاي لمال دزيه دايته يكي لو كسانه بهوي او جاري واشي بونا وسه فاحشيشي لقلاكا يعني زيناشي لقلاكا مكارسات اما هموي ابي اقام لي بخومان ومال ومن المال